هەر یەکەو بە پێی پێگە و ناونیشان خۆشحاڵم ئەمڕۆ لێرە لە زانکۆی نۆڵەج ئامادەین بۆ ئیڤێنتێکی گەورە ویشکردنەوەی سەنتەری ئایڵسە کە یادداشتی لێکتێگەیشتنی لە چەندین بوارە ئەنجامداوە بە تایبەتیش بە مەبەستی سوودوەرگرتنی قوتابیانی قوتابخانە ئامادەیەکانی ئێمە لە تاقیگە و هەروەها لە ئەزموون و شارەزایی و لێهاتووی مامۆسایان و ئەکادمیسیانی ئەم زانکۆیە و وەزارەتی پەروەردە هەنگاوی گرنگە نییە بۆی کە لە ساڵی خوێندنی 24-25 ئەم بابەتە بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردن بەشێکی زۆری ئامادەیەکانی پارێزگای هەولێر سوودمەند بن لە ڕێگەی ئەو یادداشتی لێکتێگەیشتنەی کە لەگەڵ زانکۆی نۆڵج هەوانە. لایەنی دووهەم ئەمڕۆ لەم هەماهەنگیە بریتیە لە بریتیش کاونسڵ. بریتیش کاونسڵ یەکێکە لەو دامەزراوە گرنگانەی کە شەریکی سەرەکی وەزارەتی پەروەردەیە لە پرۆژەکان. ئێمە پێکەوە پرۆژەی بنیادنانی تواناکانمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەم پرۆژەیە لە کابینەی نوێم بە تەواوەتی لەسەر قوتابخانەکان جێبەجێ کراوە. ساڵی پار 6,038 قوتابخانە لە هەرێمی کوردستان هەڵسەنگاندنی بۆ کراوە کە ئاستی بۆ دیاری کراوە کە بریتی بۆ لە ئاستی 1 و 2 3 و 4 و بۆ مەبەستەش پلاتفۆرمێکی ئۆنلاین هەیە بە ناوی ڕیزبەندی کە ئاستی هەموو قوتابخانەکانی کوردستانی تیا دیاری کراوە. لایەنی سێهەمی ئەم ئیڤێنتەیە ئەمڕۆ کە پێکەوە ئەم کارە ئەنجامەدەن بریتە لە نۆستالژیا. نۆستالژیایەکێکە لە ناوە درەوشا و پرۆفیشناڵەکان لە بواری تاقیکردنەوەی ئایڵس. من بۆ خۆم شەرەفی ئەوەم پێبڕاوە کە ماوەیەک لەژێر سەرپەرشتی مامۆسای بەڕێزم مامۆسا غەریب ساڵح لە سلێمانی بەشدار بووم لە کۆرسی ئامادەکاری بۆ تەکنیشی ئایڵس. بۆیە ئەم سێلایەنە سێلایەنی گرنگی باوەڕ پێکراو پێکەوە ئەم هەماهەنگیاکەن بۆ ئەوەی کە لە پایتەختی کوردستان گەورەترین سەنتەری ئەنجامدانی تاقیکردنەوەکانی ئایڵس ئەنجام بدرێت و بە سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا کە ئەمە ژێشەکە لە بابەتە گرنگەکان. بۆیە ئەم سێ دامەزراوە گرنگە بۆ ئێمە وەکو وەزارەتی پەروەردە هەر یەکێکیان وەکو باسم کرد و شرۆڤم کرد پەیوەندیشی بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە و وابەستەبوونێکمان لە چوارچەوەی کارکردن پێکەوە هەیە. خۆشحاڵین کە ئەمڕۆ پیرۆزباییان لێ بکەم بە ناوی وەزارەتی پەروەردە بۆ ئەم هەنگاوە گرنگە بە تایبەتیش بە سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا و ئامەژ وەکو یەکەمین هەنگاو لە هەولێری پایتەختی کوردستان بۆ هیوای کاری باشتری بە دوایە بێ و سەرکەوتو سەرفراز بوو.